دیارە دوای بەستنی کۆنگری دووەمی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان کە لە 1/7 لە شاری سلێمانی کۆنگری دووەمی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستانمان بەست ئەلحەمدولیلا دوای ئەم بە کۆتایی هاتنی ئیشوکارەکانی کۆنگرە و تەشکیلکردنەوەی سەرجەم لقەکان و بەستنی کۆنفرانسە ناوچەیەکان هەڵبژاردننی بەرپرسی لقی تازە بۆ سەرجەم لقەکان ئێمە ئەمڕۆ بە پشتانی خۆی گەورە توانیمان کۆبوونەوەی ئاسایی دەستەی سکرتارەتی ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان لە شاری سلێمانی ببەستین. وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان هەوڵ دەدەین ئاستێکی جوانی تەندروستی بۆ هاوڵاتیان دەستەبەر بکەین، دەتوانین لەم پێناوەدا خزمەت بە کارمەندانی تەندروستی بکەین. حەزمان لێ و پلانمان وایە سیستەمی تەندروستی بە شێوازێکی هاوچەرخ لە هەرێمی کوردستاندا بمەزرێنی، کار بۆ ئەوە دەکەین کە ئاستی تەندروستی هاوڵاتیان بەرەو پێش بچێ. لەم پێناوەدا بێگومان کۆمەڵە بەرنامە و پرۆژە و چالاکیمان دەبێت کە لە داهاتوودا هەوڵ دەدەین بە هەماهەنگی کارمەندانی تەندروستی بە هەماهەنگی دامەزراوە تەندروستیەکان لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان کۆمەڵە ڕوئیا کە لە بەرنامە و پلانی خۆماندا ئاماژەمان پێداوە هەوڵ دەدەین بە دەستە جەمعی لەگەڵ سەرجەم کارمەندانی تەندروستی ئەو پلان و بەرنامانی خۆمان بهێنینە